لە ڕۆژی 25 نۆڤەمبەری 2021دا یەکەم ڕۆژی دەستپێکی چالاکیەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ژنانە لە سەرتاسەری جیهان وەکو چالاکیەکی ساڵانە چالاکوانان و ڕێکخراوەکان هەموو ساڵێک لە ڕۆژی لە ڕێکەوتی 25 نۆڤەمبەر بۆ ماوەی 16 ڕۆژ چالاکیەکانیان بەردەوام دەبن بە مەبەستی کەمکردنەوە و ڕێگریکردن لە تونوتیژی دژ بە ژنان. ئەمڕۆ لەم ڕێکەوتە تا ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ و ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان ئۆفیسی هەڵەبجە بە هاوکاری تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە دەنگی خۆمان دەخینە پاڵ ئەو هەڵوێستە جیهانیە بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی لە پاڵ ئەو شۆڕشەی کە بۆ ماوەی 30 ساڵ زیاترە بە بەردەوامی هەیە و بۆ نەهێشتنی تونوتیژی دژ بە ژنان. بەڕێزانۆکو ئاماژەمان پێدا ئەم ساڵ ئەبێتە ماوەی 30 ساڵ کە ئەم یادە بەرز ڕادگرێت لەم ماوەیەدا زیاتر لە 6,000 ڕێکخراو لە نزیکەی 187 وڵات ئەم یادە بەشداری دەکەن و کەمپینی جۆراوجۆر ئەنجام دەدەن. بۆ ڕوبەڕووبوونەوەی تونوتیژی دژ بە ئافرەتان بە کاراکردنی زیاتر ڕۆڵ و ئەدای دامەزراوی خێزانی و پەروەردەی و میدیاکانیش دەبێت هەر یەک لەوانە کار لەسەر بەرەمهێنانی سیستەمێکی نوێ بکرێت بۆ چۆنیەتی پێگەیاندنی تاکێکی تەندروست لە ڕووی شێواز و بیرکردنەوە و دەربارەی ئەو باس و پرسانەی پێیوەستن بە ژیانی کۆمەڵایەتی و دۆسیەکانی ئافرەتانەوە لە بیرمان نەچێت لایەنی تەشریعیەکان و دادگاکانیش ڕۆڵی شیاویان هەیە ڕاستەقینە بنوێنن لە چۆنەتی بەگژاچوونەوەی حاڵەتەکانی تونوتیژی. زۆر گرنگە لە پاڵ ئەوەی کە لە ئێستادا و لەم بارودۆخی کوردستاندا ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەم یادە لەبیر ناکەین. لێرە وەستاوین هەموو بۆ ئەوەی کە ئەو ژنانەیە کە چ لە ڕابردوو تونوتیژیان بوونەتەوە لە چەساونەتەوە یاخود لە ئێستا و داهاتوودا لەوانەیە ڕوبەڕووی تونوتیژی ببنەوە ژیانیان بکەوتە ژێر هەڕەشەوە لە هەر کایەکی ژیاندا چ لە ماڵەوە یان لەلایەن خێزانەکانیانەوە چ لە کار و لە پیشە و یان لەلایەن هاوکارەکانیەوە یاخود لە کاتی دەربڕینی مافەکانیان لە کاتی خۆپیشانداندا. ئێمە دەبێت ڕێنەدەین ئەو ژنانە لە ڕابردوو ڕوبەڕووی تونوتیژی بوونەتەوە لەبیر بکرێن و ڕێنەدەین لە داهاتوودا هیچ ئافرەتێک ڕوبەڕووی ئەم تاوانە بێتەوە لە ڕێگەی کار و چالاکیەکانمان و هەم هۆشیاری بڵاو دەکەین و هەم چارەسەر. ئێمە ئەم پەیامە بڵاو دەکەینەوە بەستی ئەوەیە کە داواکاریمان هەیە نەک تەنها بۆ دەرخستنی کێشە. داواکاری ئێمە ئەوەیە بە تونوتیژی بۆستێت و بۆ مەبەستەش داواکارین بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ئافرەتان لە هەڵەبجە چالاکتر بکرێت و زیاتر بەدەم کێشەکانی ژنانی سنوورەکەەوە بێت و هەروەها پێکەوە دەتوانین تونوتیژی دژ بە کچان و ئافرەتان بۆستێنین پێکەوە بەهێزترین بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک نووسنگەی مافی مرۆڤی هەڵەبجە ڕێکخراوی گەشەپێدانی خەڵک مەدەنیەت بۆ خەڵک و هەروەها تۆڕی ڕێکخراوەکانی پاراستنی هەڵەبجە 25 نۆڤەمبەر پارێزگای هەڵەبجە زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان.